هەر لە مناڵە و حەز و خولام بۆ پاسکی سواری هەبووە من پاسکیلم بۆ کارە ئاسانی ژیان بەکارێنم ڕۆژانە هاتوچی پێیەکەم بۆ هەر کارێکە هەمە هەر ئیشێ شتێکم هەبێ من بە پاسکیل ئەنجامێدەم یانەکو سەردانیکردنی هاوڕێیەکم یاخود گەشتەکانم زیاتر بە پاسکیلە و منوا چێژی لێبینم من ئامانجمەوەیە کە ڕێژەی ئافرەتان لە شارەکەمان زۆر بێت لە بەکارهێنانی پاسکیل لەم وەرزشە سوودبەخشەی کە بێگومان زۆرێک ئەناڵێن بە ئازاری ئەژنۆکانیان یاخود فەقەراتیان یان ئینزیلاقیانەیە ئەم پاسکی سواریە هۆکارێکە بۆ باشتربوونیان و وا دەکا کە لە تەمەنی پیریدا بەدەست و ئازارانە نەناڵێن بێگومان بۆ ئەوی کە ڕێژەی ئافرەتان زیابێ من هەستان بە کردنەوەی خولی فێرکاری بە ئەو خانمانی ئارەزوی لێخوڕینی پاسکیل دەکەن و کەمێک ترسیان هەیە ئێمە هەڵمانداوە لەگەڵیان نابین تاوەکو ڕایان بێنن و ئەو ترسیان بشکێت بێگومان لە ساڵی 2009 تاکو ئێستا ئێمە بەردەوام خولەکەینەوە خۆشبەختانە ڕێژەیەکی باش بەشداربوومان هەیە لە فێربوونی پاسکیلە ئێمە گروپی پاسکی سوارانی هەڵەبجەماندا مەزران بە ئامانجی بە کللتورکردنی پاسکیل سواری لە پێناو تەندروستێکی باشتر و ژینگەیەکی پاکتر بۆ هەمووان گروپەکە پێکاتبوو لە دوو بەشی ئافرەتان هەروەها بەشی کوڕان ئێمە هەفتانە دەرچوونمان هەبوو بۆ سێرانگاکانی هەڵەبجە و چواردەوری پێیام ئەوەی هەر تاکێکی کوردستان هەڵسە بە بەکارهێنانی پاسکیل چونکە پاسکیل ئەتوان بڵام سوودێکی یەکجار زۆری هەیە بۆ لایەنی تەندروستی و زۆر کەس هەیە کە لەم ڕۆژانەدا بەدەست گرفتی نەخۆشی شەکرەیە خۆت ئینزیلاق و ئازاری ئەژنە و فەقەراتی پشتی دەناڵێنن بێگومان لە خوڕێنی پاسکیل لە هەموو ئەو جۆرە نەخۆشانە بە دوورت دەخاتەوە دوورترین شوێن کە بە پاسکیل بڕی بێتم لە هەڵەبجە و بە سلێمانی بوو کە ئامانجم ئەوە بوو ئاستی خۆم بەرزکەمەوە بەشداریکەم لە پاڵەوانتەکان ئەم بڵم لە ئێستادا ڕێژەی ئافرەتان بۆ بەکارهێنانی پاسکیل زیادی کردووە و ئێمەش بۆ ئەوەی کە زیاتر و زیاتر بێ هەموو ساڵێک هەڵدەستین بە خولی فێرکاری بۆ ئافرەتانی ئارەزوی لە خوڕێنی پاسکیل دەکەن بەڵام کەمێک ترسیانەیە ئێمە لەگەڵیان دەبین و ترسەکەیان نایڵن بێگومان ڕێژەی ئافرەتان لە ئێستادا بۆ لێخوڕینی پاسکیل زۆرە بەڵام کە من ئەو کەسانی کە وەک کەسێکی دەرکەوتو لە میدیا و ڕۆژنامە و تەلەڤیزیۆنەکان خوان دەرخست بێ ڕەنگە ئەوان لەوە بترسن کە کاردانەوەی خزم کە سوکاریان یاخود کەسانی گەڕەکەکانیان تالیقە شتێکیان لێبن لەوەی کە لە بەرنامەیە لە شتێکا دەرکەوتون و پەیامێکی بە سوود دەبەخشن بێگومان من لەداهێنانم کردووەنە حالی کارم ڕەخساندەوە بەڵکم هاتووم پەیامێ بگێنم کە ئەویش سوودەکانی لێخوڕێنی پاسکیلەکە هەموو کەس پێم وایە ئەتوانێت هەر لە مناڵێک و تاوەکو بە تەمەنترین کەس ئەتوانێت پاسکیل بەکاربێنێ هەم بۆ لایەنی تەندروستی هەم بۆ ژینگەی بێگومان سوودێکی یەکجار زۆری هەیەەوە بەهۆی نەهامەتی کوردستانەوە بێگومان زۆر کەس دەرونی تێکچۆ ئەتوان بڵم پاسکیل لێخوڕین هۆکارێکی باشە بۆی کە دەروونمان ئارام بێتەوە